میوەکان لە لێرە مەسبێنان کە دەست پێ دەکەین ئەشیاکان هەمووی تازە و نوێیە ئەشیاکان نوێیە و بە جوانترین شێوە دەیڕازێنینەوە سەعرەکانیشیان گونجاوە زیاتر بیبەرە کودێە باینجانە ئەوانە خۆماڵیە کە دەگاتە فەسڵی زستانە دەبتە ڕزقانی لە ئێران دێتن لە تورکیای دێتن فەواکەیە هەروەتر لە تورکیای دێتن لە ئێران دێتن بە زیاتر خەڵک ڕووی لە خۆمانە دەکات. لە ساری 2007ەوە ئەو بازاڕە دامەزرایە جێگاشی باشە جێگاشی خاوێنە کارەبای هەیە ئاوی هەیە عەردەکەی کاشیە سەقفی هەیە جێکی خاوێنە زوو باش و بەس ئێستا بازاڕەکەی کزە لەبەر ئەوەی قەیرانمان بەسەدا هات بازار هەموو بەرەو دابەزین چوو دواژ نەخۆشی کۆرۆنەشی بەسەدا هات تەعسیری کردیە ئێستا کەشەمە سەوزەمان هەیە میوەمان هەیە تەڕەمان هەیە وشکەمان هەیە هەموو نوع ئەشیاکمان هەیە بەڕاستی. عمل ویری شولی کهربات کن شولی آواهیت خانی و پروژه و مشروع و مغزن دواجن تشتی وصا تشتی ما يعني أغلبها همي صار تشتي كهرباء تشتي ميكانيكية وتشتي آواهية خانية نه يعني وقت مثلا كابلات سريع أو بو آواهية وانا خاني تشتي صناعي ما هي بو معملة بو يعني غطاسة أو أف تشتي توصانا شو الصناعي وشو المواد خانية جي ما هي تشتي ما بتريا تركيا والصين طبقة كي خلقة كي تشتيت بتن چونكي طبقة كي هاي إيجار سيكا نموه بله یا دیجی با بردام هم هر شولی هاي وقتی بیشتر دست پیکا خانی هم بوری او تشتا لازمن دیوی بت با تشتی و گریدایه دیو دواهری بتن پلاک و گلوب سوریا و هر تشتا کی دی هبت و جل دیو اوادین مینتن یه خدانه خانی بیستو سه ساله لو شهر دژیم همو هاوینا نێرە پڕ دەبێت لە خەڵک بەس لەبەر وەزعی کۆڤید 19 ئەو ساڵە هەندێک چۆلە ئەو خەڵکانەش دەیبینن کە دەتوانن بێنێرە بە مەرجی دستنسی مەرجی فەراغ لە بین یەکدری لە بۆ 2 مەتر. Located in Oshkosh, Wisconsin at Lake Winnebago. It's a memorial, or we're across from the zoo. And the corona has affected us pretty heavily. There's not as, our groups are smaller, and we're still able to come out and enjoy the nice weather.